سینی سێ و لامی لێ و یا یار و میمی مێخەک ئەلفی ئاو و نونی ناز و یای کۆتاییان هانی کە ئاوێزانی یەکتر بوون بوو بە شارێک ناوی نرا سلێمانی. سینەکەی هی سێوە شیرینە، لامەکەی هی لێوە ڕەنگینە، یایەکەی هی یارە عەیارە، میمەکەی هی مێخەک بۆندارە، ئەلفەکەی هی ئاوە سازگارە، نونەکەی هی نازە نازدارە. چەند شیرینە، چەند ڕەنگینە، چەند عەیارە، چەند بۆندارە، چەند سازگارە، چەند نازدارە. کێ تابلۆی ئاوای بینیوە؟ ڕەنگە شارێک لە شارەکانی بەهەشت بێت، یان بارانێک هێنابێتی، یان لەگەڵ بەفرێک باریوە. خدا لە غەریبی نەمرم، مردنی دوور لە سلێمانی زۆر زۆر سەختە، بەرگەی ناگرم. خوایە لە غەریبی نەمرم، چونکە کە زینوو بوومەوە وەک مناڵێکی دوورە دایک بۆ سلێمانی وڕکەگرم.